بەڵێسرێ بەردەوام دەبین و دەچینە لای تەوەری دووەم لە تەوەری دووەم باز لە کێشەوگیری گرفتی هاوڵاتیان دەکەین سەبارەت باو بۆی نەبەستنی پێوەری و ژمارێکی زۆر لە هاوڵاتی قەرزێکی زۆریان لا کەڵەکە بووە دیارە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیش دەڵێت لە هەوڵداین کە بەردەوام بین لە بەستنی پێوەری ئەو و چارەسەری گرفتەکانی ئەو بکەین تایبەت بەم پرسە و چەندین بابەتی دیکات سەبارەت بە کێشەوگیر و گرفتەکانی ئەو میوانداری زۆر بەڕێز سەربەست عوسمان بەڕێوەبەری ئاوی سلێمانیمان کردووە کاک سەربەست بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ بینەرانی کورسات سپاس کاک سەربەست پرسیار یەکەممان لەوە بێ زۆرێک لە وڵاتیان لێی ئەویان لا هەیە لە پای نەبەستنی پێوەری ئاو قەرزێکی زۆریان لا کەڵەکە بووە هۆکاری ئەمە چییە بۆچی پێوەری ئاو بۆ بەشێکی زۆر لە هاوبەشەکانی ئاو تا ئەم دەقەیە نەبەستراوە بەڵێ خۆی پێوەر ئێمە بە لە سەرەتای بیرۆکەی پێوەرەوە دەست پێ بکەین پێوەر بۆ هەموو شتێک لە حیاتە و لە ئاخرەتیشە پێوەردانراوە ینی پێوەر شتێک نییە تازە بێ و پێوەری ئاو لە عێراق و لە هەرێمی کوردستان تا ساڵی هەشتاکانی شەرە بووە پێوەر حاکەمێکی باشە و هەموو هەڵسەنگاندنێک بە چەند پێوەرێکەکرێ هەڵسەنگاندنی ئەدایی بەشەری هەڵسەنگاندنی هەموو شتەکان حتا کات پێوەرێکی بۆ دانراوە کە ئەویش کاتژمێرە لەبەرەوە پێوەر شتێکی تازە نییە پێوەر خەڵک بۆ دێوەزمەیەگە گەر بێتە بەرچاوی غەدرەکە چونکە بەعکسەوە نەوعێک لە عەدالەتی باشەێنێتە ئاراوە جاران بەڕووبەر ئێمە پارەی ئاومان وەرەگرت تۆ 2 ساڵ لە خاریجە بووی هاتیتەوە حەق نەبەوە سەرەوە بەڕووبەر ئەوە پارەی خۆت بایە بەینەما ئێستا تۆ کە پێوەرێگە بەستی یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەو عەدالەتە ئەوەیە کە تۆ چەند ئاو سەرفەکەی ئەوە نەپارایی و چەند دەستی پێوە بگری ئەوەنە بۆ میزانی ماڵەکەی خۆت و کاسپیەکەی خۆت هاوسەنجیەکەیت بەنسبەت پێوەەر و ئێمە لە ساڵی 2015ەوە پێوەەر بەسراوە زۆربەی تقریبان لە ساڵەکانی 2016 گەیشتە لە 1970 خەڵک کە پێوەری لە ناو سلێمانیا بەستە بوو و توانیمان لە 3 ڕۆژ ئەو بدانەوە بە خەڵک بیکەین بە 2 ڕۆژ واتە دابەزی بووە ینی خەڵکی سفادەی کە ڕۆژێکی بۆ گەڕایەوە کە ئاوی زیاترماندا بە هاوڵاتی بەڵام ئەو هەموو حەملە کەمپینە بەقوتانی کە کرایە سەر پێوەر کە ئەمە غەدرە و ئەمە گەندەڵی تایە و ئەمە کێشەی تایە بێگومان بەرنمەیە کە لە هەموو ماڵێک لە هەموو دوکانێک لە هەموو چالاکیێکی نیشتەجێ و بازرگانی و پیشەسازی و هەموو چالاکیەکان بات بەتەئکید کێشەی ئەبێ بەتەئکید بە سەدان هەزار پێوەەر بکڕێت کێشەی تیەکەوێ بەڵام هاوڵاتی وردە وردە ساردیان کردەوە بەم ساردبوونەوەی بەعزێکی پێوەری لێ ئەکردەوە بەعزێکی نەیە بەست ئێستا بڕیارێک هاتۆتە ینی بڕیارێک دەرچوو لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار کە لە قازانجی هاوڵاتی بوو لە بنەڕەتە لە یاساکە ئەبۆ هەر مانگێک کە پێوەر نەبەستایە لە بری ئەو ئاوی بێ پێوەەر بەکارێنە بە ئەوە ڕوونکەمە ئەمە سزانیە ئەم 800,000 دوایی وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی ئاوەکان کۆکردنەوە کۆبنەوەیەکیان ئەنجامدا کە تۆزێک کەمیکەینەوە بۆی هاوڵاتی تەشجیع بێ کردیان بە 800,000 بۆ نیشتەجێ و 200,000 بۆ چالاکی بازرگانی و چالاکیەکانی تر و پیشەسازی و هەموو جۆرە چالاکیەکانی تر ئێمە لە دەی دووەوە هەر هاوڵاتیە کە پێوەری نەبەست بێت چکە ساڵانێکە پێوەەر بەسراوە ساڵانێکە ئەخوێنرێتەوە لە 1/9/2018ەوە پێوەەر ئەخوێنرێتەوە بە یاسا و بە ڕسمی لەبەرەوە ینی لە 2018 تا 2021 مەسافەیەکی زۆر بە ماوەیەکی زۆر باشراوە بە هاوڵاتی کە تێبگە ئەگەر ئیتر پێوەەر نەبەستێ ئەکەوێتە ژێر ئەو بڕەپارانی بۆی دیاریکرا کاک سەربەست هاوڵاتیە بێ خۆی پێوەرەکە ببەستێت بەڵێ باشە ئەو بەڵام لە جۆری ڕێگە پێدراو لە جۆری ڕێگە ئێمە 3 جۆر هەیە لەو 3 جۆرە کامیانی بەدڵە تورکیەکە ئەڵمانیەکە و لە وابزە ئیتالیەکە هەر کامیانی بەدڵە خۆی سەرپشکە بیکڕێ و خۆشی بەستێ بەڵام یەت ئاگاداری بەڕێوەبەراتی ئاوەکە کە پێوەرەکەی بەستۆ کۆدێکی ئەیرێتێ لە کۆمپانیاکەی کە بە عەقد لەگەڵ دایرەی ئاوەکانە ئیشەکە کۆدەکە نەبەستی پێوەرەکە بە تەنیا ئیسفادەی لێ ناکەیت باشە ئەی لەبارەی سیتیەکان یەکە نیشتەجێبوونەکان هەموو کەسێک شمولیەکە ئەوان ئەبێت هەر هاوڵاتێک خۆی هەموو هاوڵاتیەک بەستێت نە ئەمە لە قەراراتە کە دەرەچێ
ئەگەر ئیسیسنا و ئەو کۆڵێن هەڵاوێرکردنی تیانە بێ هیچ کەسێک معفو نابێت لەو یاسایی کە بۆی دانرا. باشە کاک سەربەز لە بەرامبەر بەستنی ئەو پێوەرە هاوڵاتیان بڕێک پارە دەدەن دروستە؟ لە بەرامبەر بەستنی پێوەرەکە خۆیان لەگەڵ کەرتی تایبەت بەستن خۆ دەیبەستی کەرتی تایبەت بۆ دەبەستێ بڕەپارەکە ئێمە ئەوە نەمان لەسرە کە قۆرەخکاری وە گرانفرۆشی دروست نەبێ ئیتر لەوە زیاتر خۆ ئەیبەستی پارەمەیە بە کەس. باشە ئەگەر دڵنیام ئاگاداری پرۆژەیەکە بوو لە پەرلەمانی کوردستان کە بازەوە دەکرا لە بەرامبەر بەستنی ئەو پێوەرە پێویست نییە هاوڵاتیان پارە بدەن بە کۆمپانیاکان. من عرض دەکەم ئێستا پێوەرەکان نەوعی هەیە بە 36,000 بەس خۆی هەیە بە 40,000 بەس خۆی ئەمە سعرەکەی پێوەرەکە کەی کڕی تۆ جاری وایە پێوەرەکە لە شوێنێکە ناشایستەیە هەنگێ مەسرەفەکەی ئەوە عیلاقی بە کەسەوە نییە خۆت بیکاتوانی یان ئەوی بێ کەسێک بۆ دەبەستێ یعنی محدد نییە کرێدەستی بەستنی پێوەەر محدد نییە. باشە کاک سەربەز ڕەنگە هەموو هاوڵاتیەک هۆشیاری نەبێت و ئاگادار نەبێت لەوەی کە پێویستە پێوەەر ببەستێت و مادەم لە بەرامبەر ئەوەی کە ئەگەر پێوەەر نەبەستێت بڕێک پارەی وەکو باست کرد وەکو سزانیە ئەبێ بڕێک پارە بدات دەبری ئاوی بەکارات بەڵێ نە ئەکرا بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی خۆی تیمێک پێک بهێنێت پێوەرەکان ببەستێت بۆ هاوڵاتیان و لە بەرامبەر بەستنی ئەم پێوەرە ئەو جۆرێکی پێوەری دیاری بکردا و بڕەپارەکەی لە هاوڵاتێک وەربگرتایە. جەناب دەزانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە منزومەی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆیە و ئێمە تاکە کەرتێک لە کوردستانە کە بەڕێوەبەرایەتی گشتی لە شارەکانە نییە ئاوڕۆیە هەمووی لە هەولێرە لەبەرەوە ئێمەش بە ناڵێن ینی تەریگ نین لە بڕایەکانە بە یەکەوەین بەڵام ئێمە بە دەستە جەمعی کرد قەرارێ دەرەچێ ناکرێت من سلێمانی جاکەمەوە دوایەکەویتە بەر لێ پرسیینەوە. ڕاست ئەگەر تیمێکی حکوومەت بووە ئەم کاری بکردا ئەمە باشتر نەبوو؟ من دائیمە ئەگەر کەرتی تایبەتی کارە ڕەئی شخصی خۆمە کەرتی تایبەتی کارە ینی فعال بێت و سەخاوان خبرە و ئەزمونێکی باش بێ لە کەرتی گشتی بە قوترە لە ئەدا چونکە کەرتی گشتی جەناب دەزانی ئەمەنە بیرۆکراسیەت و ئەمەنە ڕۆتینی تایە بەڕاستی هەچ ئیشێگەکەی قورسترە لەوەی کەرتی تایبەتی بابە کەرتی حکومی ئەیتوانین لە ڕێگەی کەرتێکی تایبەتەوە کارەکەی کردامە بەسم ئەوێ زۆر هاوڵاتی هەتاوکو ئێستا شارەزانیە ئاگادارنیە لەوەی کە پێویستە پێوەری ئاو ببەستێت. وەڵاهی من بمبورە لەوە لەگەڵ تانیم خۆتاقینەوەی نییە پێوەرێکە لە بازار سێ جۆرە بۆ دانراوە بچۆ بی یەکێ بە 5 وایە بە 5,000 بەستن ینی شتێکی قورس نییە ئەمجا بەڵام هاوڵاتی هەیە ئاگاداری ئەمەنیە ڕاستە کارەکە قورس نییە پرۆسەکە قورس نییە ڕەنگە ئاگاداری ئەمەنە بێ هاوڵاتیەکە چەند ساڵە لە دەرەوە ئەژی لێرەیەکێکی نیشتە جێبوونی هەیە لە سیتیەکە بەڵام پێوەری ئاوی نەبست و ئاگاداری ئەمە نییە. من بە لێبوردنەوە ئەم بیانوانە ئەگەر بەهانانە هیچی جێچکە بەڕاستی ئێستا ئەڵێ ڤاکسین لە خۆ بۆی توژی کۆرۆنا نەبی خۆ ناکرێت دانە بەشەر بگری بڵێ کاکە بێ ڤاکسین لە خۆبی هەمومان نەزانین ڤاکسین شتێکی عامە پێوەریش من عرض دەکەم لە 2014ەوە حکومەتی هەرێم پێوەری هێناوەتەکایە لە هەموو میدیاکانە هەموو بەڕێوەبەراتی ئاوەکان تەنانەت لە مستەوەی جەنابی وەزیری شارەوانیەکانە تەنان لە مستەوەی سەرۆکی و حکومەت و جێگرەکە زۆر ئیتر بە هەر شێوەیە کە پێوەەر باسی کرابێ شتێک نییە بڵێ وڵا ئەمە من لێ نایزانم پاشان لە وڵاتانی عالەمە پێوەەر دەمێکە هەیە پێوەەر شتێک نییە بڵێ وڵات بەس کورد داهێناوە لەبەرەوەی لە بەریتانیاشی وڵا پێوەەر نازانێت چییە لەبەرەوە ئاگای لێنە بۆ پێوەەر بەستێ هەمومان کە سوکارمان لێرێ تەلەفۆنێکەکەی پێوەەرەکە بۆ بەست باشە لە کاتێکە هەموو هاوڵاتیان پێوەری ئەویان هەبێ کێشی ئەو دروست نابێت بەعکسەوە کێشی و چارەسەرەوێ بەعکسەوە ئەگەر بۆچی چکە تۆ جەناب تەزانی هەتا وردە یەیتە تایمێک کە ئەزانی تا ئەو کەمتر سەرفکەی پارە و کەمتر لێ ئەڕوا ئەو ئاوە گەڕاوێش عام ئیسفادەی لێکە و محەتەکان ئیسفادەی لێکن ئێمە بۆچی دایمە محەتەکانمان کەوتووە چکە کوژانەوەی نییە کوژانەوەکەش تا من هەر پێوەەر یەکێکە لەو سەبانی کە ئەتوانێ عیلاجێکی باشی بۆ بکە بەڵێ ئەگەر تۆ گلێ و لە سەر نرخی بێ لە سەر شتی بێ ئەوە مەجالێکی ترە و پەرلەمانتار و ئەنجومەنی پارێزگا و وەزارەتی شارەوانی ئەتوانەوەوانە حل کرێ بەڵام مەبدەئی پێوەەر مەبدەئێکی زۆر بە تۆ ئەگەر نەزانی سەعات نەبێت کات ئاگا لێ بێ ئەزانی کەی سەرە موچەتە شەڕی بۆکەی کاتە هەموو شتێک کە پێوەری بۆ داناوە خوۆش لە کتێبە ئاسمانەکانی خۆیان لە هەموو کاتێکە
بە پێوە قسەکانی کردووە ینی ئەوانی دای بزانەوە لەبەرەوە پێوە حەکەمێکی زۆر باش. باشە کاک سەربەز دیارە ئیزافە بۆ پرسیارەکەی هاوکارم ترێک کە باسی لەوە کرد ڕەنگە هەندێک هاوڵاتی ئاگادار نەبێت لە پاڵ ئەوەشە کە ڕەنگە هەندێک ئاگادار نەبێت و هەندێک هاوڵاتی هەیە خۆی لەبەر ئەوەی بە هەڵە لە مەفهومی پێوە تێگەیشتووە و مەبەستی نییە ئەم پێوە ببەستێ لەبەرەوەی ئەڵێ یەکەم کرێ ئەوم زۆر بۆیەتەوە و یان بە بیانووی ئەوەی کە هەڵە خوێندنەوە لە پێوەرەکەدا هەیە خۆی لەم ڕێکارە بدزێتەوە ئێوە چۆن کار لەسەر ئەمە دەکەن؟ مەسەلێکی خۆمانەیەڵێ حکومت کەروێشک بەعرەبا ناگرێ تۆ خۆتی لێ بدزیتەوە باجەکەی خۆدەی و ئەگەر نەی بەستی خۆت یان بەڕاستی هەموو هینەکانێتە سەرێ و ئێستش دلیل لەوایە کە زۆربەی مامەڵەکان کەیەتەوە بەڕێبەرایەتی ئەو ئێمە لە دەی 2021ەوە ناچارە بین هەموو ڕێکارێت چکگەر ئێمەژەوە نەکەین جەناب دەزانی ڕقابەی مالیمان لەسرە دەستی نەزەهەمان لەسرە پەرلەمانتار کە خۆیان زۆر جار دژی پێوەرن خۆیانێنەوە سەرخەت کە بۆچی مەسەلەن حەقی پێوە یا حەقی بێ پێوەری و بێنە بەستنی نەپێوەر یعنی ئەمانە کۆمەڵێک شت خۆی ناتوانین ئێمە خۆیان لێ قوتارکەین ئێمە وەک فەرمانگەیەکی کەرتی گشتی دائیمە بەرامبەر لێپرسینەوە ئەبێ ئێمە هەنگاوەکانمان بنین. باشە کاک سەربەز دیارە کێشێکی دیکەی هاوڵاتیان ئەوەیە کە هەڵە خوێندنەوە لە پێوەری ئاوەکەیە هەیە تۆ کاریم هەڵە خوێندنەوەیە چییە؟ من ئەگەر شتێکی بۆ باسکەم بە 36 میلیۆن و 37 میلیۆن و 120 میلیۆن و تەنانەت یەک کەسم بۆ بێنە کە لەو کاتانەی کە هەڵەکان زۆر کاتە بوو 500,000 یابێ بۆی حل نەکرابێ بابێ بە دایری ئاوی سلێمانی و لە سلێمانیە ئێمە هەموویمان حل کرد باشە کەواتە هەموو ئەوانی کە بە هەڵە بۆیان چۆتەوە و بەردەوامیشین جاری وایە پێوەرەکە هەڵی کردو وەستاوە یا زیای خوێنەوەتەوە هەموو شتێک حلمان بۆ دۆزیوەتەوە و کەس ئەگەر لە دەرگای بەڕێوەبەرایەتی ئاوەکانی یابێ بڕوا ناکەم بە گیرفانی بەتاڵ گەڕابێتەوە. باشە کێشێکی دیکە نەبوونی وەرشەی تایبەتە بە چاکردنی ئەو پێوەرانە کە خراپە بێت چۆن چارەسەری ئەم بابەت وەرشە کەرتی گشتی نییە ئەجینا کەرتی تایبەت لە بازاڕەکانە هەیە ئیسە لە بازار ون بەڕاستی خۆم نەچوم بەڵام لە لای ئەو کۆڵێن لە دارەستاوەکە لای مزگەوتی گەورە لە شوێنی تر پێوە چاکەکرێتەوە پێوە شتێکی قورسی تیانە چاک نەکرێت زیاتر ئەوەی کە تێگەچێ کۆمەڵە دیشلی پلاستیکە لەگەڵ شوشەکەیەتی وئیلا هیچ کەیتیانە بڵێ قورسە و چاک ناکرێت. باڵە کاک سەربەز جیاواز لە بابەتی پێوەر باس لەو ئاوە بکەین کە ئەگات بە هاوڵاتیان ئەم ئاوە لە ڕووی تەندروستیەوە تا چەند دروستە لە ڕووی پاک و خاوێنیەوە وەک ئەزانین ئێستا زۆربەی زۆری هاوڵاتیان فلتەر بەکارێنن ئەو ئەکڕن ئەو ئاوەی کە ئەدرێ بە هاوڵاتیان ئەتوانرێت بۆ خواردنەوە بەکاربێنرێت. ئەمە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی 4 مختبەرمان هەیە لە دوکان هەمانە لە سەرچنار هەمانە لە ناو دایرە هەمانە و وابزانگردی جۆگەش هەمان بوو ئێستا دامان خستووە سیانیان فعالە بە بەردەوامی ئاوەکە تێست دەکرێت سەعات بە سەعات لە هەموو ناحیەکانەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بە سوپاسەوە بەشی خۆپارێزی بەردەوام محەتەکان ماڵەکان تەنکیەکان سەرچنار ئاوەکان ئەگوێزێت باشە زۆر جار ئاوەکە ئەەکەیتەوە ئاوەکار بە ڕەنگەکەی دیارە ڕەنگێکی قاوەی یان زەردەم ئاوە دروستە بۆ خواردنەوە بەعزێ جارەڵێن بیپسی تەوزیعکەن بەڵێ وەشمان هەیە ئێمە جەناب دەزانی بۆ ئاوی سلێمانی پشت بە 2 سەرچاوە بەستین بەنداوی دوکان و سەرچنار بەنداوی دوکان لەبەر ئەوەی کە وشکە ساڵی ئەبێ ئاستی ئاو زۆردا ئەبەزێ و ئەو ئاوە مەجاریانی پشتەوە ئاوەڕۆکانی هەموو شارەکان ئەچێتەوە ناوی ئەمە کێشەیەک دروستەکە بەڵام ئەمە ئێمە تەسفەیەکەین هیچ ئەو شتانە نامێنێ ئەوەی کە کێشەیەک دروستەکە ڕەنگی قەوزەکەیە کە لەو کاتانی ئاوی ناو قۆشقۆڵی دا ئەبەزێ و جاریشکە ئەو بەسەرعەت لێهاتەوە زۆر جار ئەم کێشانە لە پاییزدا دروزە بێ با ئەگەر ئەو ساڵانش کە زوو بارانی باشبارێ زوو نامێنێ بەڵام ئێمە بە خۆشبەختانە لە ڕێی پسپۆرەکانی دایری ئاوەوە توانیمان زەردیەکەش لابەرین و بەرتڕقی کیمیاوی چارەسەر کراوە کە هیچ کێشەیەکی بۆ تەندروستی وڵاتی نەبێت. ئەو ڕەنگە بەڵێ ئەگەر هاوڵاتێک ئاوەکەی لەو کاتێککە ئاوەکان وەرەگرێت ئەو ڕەنگی ئاوەکە زرد بێت ئەما توانێت بیخواتەوە تۆ توانی ئەگەر ملاحەزە بکەیت جەنابە فترەی 20 بۆ 24 ساعت داینی ئەنیشێت زەردەکە ئەنیشێ ئاوە پاکە کامێنێتەوە بەڵام خۆی
من هەموو جارێک لە بێ بێڵێن ئاوی خواردنەوە بێتامە بێبوونە بێ ڕەنگە واتە باشترە ئەگەر تۆ خۆت دڵن نەچوە سەری بۆ خواردنەوە بۆ چێشت و بۆ خۆشتن و بۆ هەنە هیچ کاتێک کێشەی نییە بۆ خواردنەوەش کێشەی نییە بەڵام ئەوی ڕاستی بێ ئاوی خواردنەوە بێ ڕەنگ و بێتام و بێبوونە ئەتوانی ئەو فترەیە ئاوی با بڵین معلەبیە ئەو ئەوانەی کە لە دەبکراوە ئەتوانی لەوانە بخۆیتەوە ئەشتوانی ئاوەکە خۆی بەکاربیێنی فترێ داینی بنیشێت ئەتیادی ئاسان نەبێت تۆ ئاوەکەش دابنێ چاوەڕێک خۆی لە تەنجی سەربانە ئانیشێ زۆر جاکە تۆ ئێوارانیا ئەو ڕۆژە بۆ سبەی بەیانی بەکارێنی ملا حەزب کە ڕەنگەکەی نامێنێ بەڵێ دیارە کاکسەر بەس بە هۆکاریەوەی کە شار لە فراوانبووندایە و ڕەنگە هەندێک کۆڵانی نوێ گەڕکی نوێ پێویستیان بە ئاو هەبێ و ئەوانیش بێنە سەر هاوبەشانی ئاو و هیچ پلانێک هەیە بۆ ئەو شوێنە نوێیانە ئەو ڕابکێشن ئەوانیش سوودمەند بن لە بەکارهێنانی هاو ئێمە وەک بەڕێبەرایەتی ئاوی سلێمانی هەمیشە پلانمان لە گۆڕان کاریشدایە بە جۆری ئەو فراوان بوونانە بەڵام ئێستا ئێمە بەڕاستی وێزگەیەکی سێ هەممانەوێت دوکانی 1 و 2 یان خێوەتە یان دوکانی سێ چونکە ئەم ئاوە بەش ناکا بەڕاستی و لە 120 شار بێتۆڕە ئێمە ئەوانی کە حسابمان کرۆ نزیکەی بای سەر و 100 میلیارد دینار دەرخستەی تۆڕمان هەیە و نزیکەی بای 280 میلیۆن دینار داوای محەڵتە هیچکەمان کردووە یعنی ئێمە ئامادەکاریمان کردو چکە خۆی بەڕاستی ئاو عیبارەتە لە محەڵتە و یعنی ئینتاجی ئاو بە کوالیتی باش لەگەڵ تۆڕی ئاو بۆ خەڵک ئەگەر ئەم دوانە ئێمە هەمووی دەرخستە و پارەی دیاریکراومان داوا کردووە ئەگەر حکومت بتوانێت بە نزیکەی 400 میلیارد دیناری دۆلارێکی ئەوێ 400 میلیۆن دلار ببوورە بۆ 400 میلیۆنە شار قوتارە بێ و فریایی گەشەکردنی شاریژەکەوێ باشە کاک سەربەست هۆشیاری هاوڵاتیان بۆ بەکارهێنانی ئاو چۆنە زۆر کات ئەبینین لە هەندێک لە گەڕەکەکان هاوڵاتی ئاو بەکارێنێ بۆ ئۆتۆمبیلشتنە بۆ ئەوەی کە بەردەم دەرگاکەی خۆی پاک بکاتەوە ڕێژێکی زۆر ئاو بەکارێنێت من بەسپاسەوە ئێستا ئەو ئاستە لە ساڵانی پێشوو زۆر باشترە بینم و هەستەکەم پێوەر ئەوشی کردو زیاتر زائیدەن باش بەڵام ئێمە بەردەوام ئەڵێن سیارەیەک بەڕاستی لە کەرتی تایبەت لە غەسلەکانە بە 2,000 شۆرێ ئەین پێویست ناکات تۆ ئەگەر سەیری سەعاتەکە وکەی لەوانەیە 4,000 و سەرف کردی بێ لەبەروی سیارەکە دەشووی لەبەرەوە ئەمە ئەو بەڵام ئێمە نابەستنی یاساییمان زۆرە بەڕاستی لەسەر تۆڕی ئاوەکانەوە بە تایبەتی بۆریە گوێزەرەوە ڕئیسیەکان کە ئاوە گوێزنەوە لە دوکان و بۆ سلێمانی و لە دوکانەوە بۆ چەمچەماڵ بەڕاستی ئەو غەدرێکی زۆرە کرێ لە باخەکانی قولەرەیسیە لە حەوزی ماسیەکانی سەرڕێگاکانە لە مەسفاکانە لە محەتەکانە لە باخە یعنی حتا لە چێلگە پەلەوەری شتەکانە کە زۆر جابۆریەکە شوێنە بێتەوە بۆی پیسبوونی ئاوەکە لەبەرەوە ئەبێ وەلو یاسایەکی زۆر بە پێز و ڕێکوپێک دەرچووە پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە ڕاستاندنی بۆ کردووە و ئێستا لە جێبەجێکردنایە ئێمەش بە دوواداچوونمان بەردەوامە و لە هەر شوێنێکا بزانین بەستنیە نایاسایی یان زیادە ڕۆیی یەکرێ پەرچەکردداری یاساییمان کردووە لەگەڵیان باشە کاکسەر بە زیارە لە پاڵ هەوڵەکانی ئێوە بۆی کە ئاو دابین بکەن بۆ هاوبەشانی ئاو بەڵام لە هەندێک کۆڵان لە هەندێک شوێن گرفتی کەم ئاوی هەیە خۆیان بە چەندکەر ئاو ئەکرن چۆن چارەسەر بۆ ئەمە ئەدۆزرێتەوە هەنگاوەکان بۆ ئەمە چین ئێمە وتمان بەرهەمی ئاو کەمیەتی بەرەماتوو لە ئاست ئەو هەموو زێدەڕۆیی و پێویستیەکان و گەشەکردنی شاردانیە ئەین چەند خاڵێکە کە بۆچی ئاو بەش ناکە اینجا بەڕاستی ئیسا خەڵکێکی زۆر ڕۆیان کردوتە سلێمانی بەهۆی ئەوەی بەڕاستی ئارامێکی باشی تایە بە تایبەتی لە خوار و ناوەڕاست حتا لە وڵاتانی ئێران و تورکیا و سووریا هەموو ڕۆیان کردوتە سلێمانی و ژانی کوردستان بەدە ئێمە توانین لەسەر سلێمانی زیاتر ئەمانە خۆی هەمووی لۆدێکە بە کاتی وەرزی گەشتیاریش لۆدەکە کە تۆ لە جۆ لێبێڵێ ئەم ساڵ یا ئەم مانگە 200,000 کەس هاتۆتە سلێمانیەوە بۆ گەشتیاری ئەمە بەڕاستی قوتێک و هێزێکی و هینێکی زیاتر خاتە سەر ئاو و کارەبا و جادە و هەموو کەرتە خەزمەت گوزاریەکان بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت سەربەستمان بەڕێوەبەری ئاوی سلێمانی کە لەگەڵمان بوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت